سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەران ئەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست وەکو هەموو بەرنمەکانی ئێمە بینەران ئەم بەرنمەیەش کۆمەڵێک نامە و بابەتی ئێوەی خۆشەویست لە خۆ دەگرێت کە یەکەیەکە پێشکەشتان یەکەم پێش دەستپێکی بەرنمەکەمان ناو بڕێک وەربگرین اینجا دەستپێکین فەرم. با فرم کا چون رو بر راجنم هاتوم برد فرم کا لسرو چون برویم هاتوم رگ فرم کا لکیو بگمدلی خاک هاتوم گل فرم کا شیر چون جوانه به هاتوم الفرم کا تماشام چون بفرم هاتوم بو اوی ام آگر گوری اوین نیشتمان تمبر به من لیر لنا ام اوین چردا دل نیام وکراستی من لیر لنا ام در بندی دو کلو ترسدا آسوده وک سمای آزادی آسوده وک سمای آزادی جن جیان آزادی جن جیان آزادی جن جیان آزادی ڕۆژی سێشەممە خۆلی دووهەمی وتوێژی نێوان کۆمەری ئیسلامی و ئەمریکا لە ژنێڤ بەڕێوەچوو. هێشتا چام کاتە وردەکاری واکەمی ئەم کۆبوونەوەی بەڕوونی دیار نییە، بەڵام وا دیارە وتوێژەکان بەردەوام دەبێت. ئەوەی گرنگە ئەوەیە کە هێشتا کۆمەری ئیسلامی لەسەر دووڕیانی سازش و تەسلیم یان شەڕ ماوەتەوە کە لە ناوخۆی دەسەڵاتیشدا لایەنگرانی هەردوو ئاراستەکە بوونیان هەیە و هەوڵی خۆیان دەدەن بۆ بەرەو پێشبردنی پرۆژەکانیان. بەڵام هەروەک زۆر جار جەختمان لەسەرەوە کردووەتەوە ڕێگە چاران لەسەر ئەم دووڕیانە بۆ ئێمە واتە خەڵکی وەگیان هاتووی کوردستان وێران بریتیە لە خۆڕێخستن لە خوارەوە و پڕکردنەوەی بۆشایی دەسەڵات بە ناوەند و دامەزراوەکانی دەسەڵاتدەریەتی جەماوەری. زۆر جاریش وتومانە ڕەمزی سەرکەوتنی بزوستنەوە کۆمەڵایەتیەکان نەک لە گرەوی دەرەنجەمی دانوستانەکان یان ئاکامی شەڕ بەڵکو لە بنیادنانی توانە و پۆتانسیێلی بەڕێوەبردنی کۆمەلگا لە خوارەوەیە. واتە دروستکردنی تۆڕ و دامەزراوە گەلێکە لە کاتی کرانەوەی کەشی سیاسی یان داڕماندا بتوانن بەرگری لە ژیانی ڕۆژانەی خەڵک بکەن و نان و دەرمان و ئەمنیەتی گەڕاک دابینکەن. ئەمە واتە دروستکردنی شۆرە و کۆڕ و کۆمەڵی جەماوەری لە ناوەندەکانی کار و شوێنی ژیان واتە شۆرای کرێکاران لە ناو کارگە بەشی خزمەتگوزاری گواستنەوە نەوت و گاز و کۆڕ و کۆمەڵی گشتی خۆجێی لە گەڕەک و شارەکاندا واتە دروستکردنی تۆڕەکانی هاوکاری و سندوقی هاوپشتی دارایی. ڕاستیەکی تاڵ ئەوەیە کە ئەگەر خەڵک نەتوانن بۆشایی دەسەڵات پڕ بکەنەوە بەشێک لە سپای پاسداران ڕەفرمخوازانی حکومی یان هێزە دەرەکی و شەرخوازەکان پڕیەکەنەوە. بەڵام ئێستا و لە کاتێکدا کە هیچ کام لەم دوو سێناریۆیە ڕووی نەداوە دەبێت چە بکرێت. پێویستە هەر لە ئەمڕۆوە و لە درێژەی بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستادا ئەو ویست و زاواکاریانەی کە خۆیان لە چوارچێوەی دروشمی نان کارئازادیدا دەبینەوە بە یەکەوە گرێ بەدرێن. ئەگەر ویست و زاواکاریەکانی بژێوی ژیان و کار لە ئازادی جیا بکرێنەوە ئاکامەکەی دەبێتە باجگیری لەلایەن باڵەکانی ناوحکومەت یان ئۆپۆزیسیۆنی ڕاستی بۆ ڕژوازی. ئەگەر ئازادی لە نان داببڕێت دروشمەکان لە پشتیوانی مادی بێبەش دەبن. هێزە چەپەکانی کۆمەلگا دەبێ ئەو دوانە لە ڕێخستنێکی ڕاستەقینەدا بە یەکەوە گرێ بدەن. ئەوەی کە بڕیارە لە دانوستانەکانی ژنێڤدا ڕووبدات چ ڕێکەوتن بێت یان شەڕ یەک لاکەرەوەی کۆسایی چارەنووسی خەڵک نییە.
ئەگەر هێزە چەپەکان بیانەوێت لە ساتە وەختە گرنگەکاندا ببنە هێزێکی چارەنووسساز، دەبێت هەر ئەمڕۆ لە بری تەنیا شرۆڤە و لێکدانەوەی سەرەوە دەست بکەن بە ڕێخستن و بنیانانەوەی خوارەوە. بۆ هەردوو سەناریۆەکە وەڵامەکە یەکشتە: ڕێخستن لە خوارەوە، هاوپشتی شینایەتی و دەسەڵاتداریەتی جەماوەری بۆ پڕکردنەوەی هەر بۆشایەکی دەسەڵات لە بەڕژەوەندی ئازادی و یەکسانی و ژیانێکی باشتردا. ژن ژیان ئازادی، ژن ژیان ئازادی. دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدانەک لە پێناو دارستاندا لە پێناوی گەڵایەکدا نەک لە پێناو دەریاکاندا لە پێناوی دڵۆ پێدا گەشتر لە چاوەکانی تۆ تۆمتر لە چاوەکانی تۆ. پێناوی ئارەزۆی من کە تەقەسا تێلای تۆڵم لە پێناوی باڵندەیەک لە نێوجێژی گژەبادا کاتێکە تۆ هەلها لەی شادی بۆ داکەی. پێناوی بوو کەش و شەکانی تۆدا نەک لە پێناو گشتینسانە گەورەکاندا لە پێناوی سەنگ فەرشێکدا کە من بە تۆ دەگایێنێ نەک لە پێناو چاڕێگات و ڕێداستەکان. لە پێناو تو لە پێناوی هەر شتێکی بچووک و هەر شتێکی پاک کەوتنە سەر خاک. یەکەم نامەمان نامەی کاک ڕەسوڵە و هەر لە پەیوەند لەگەڵ باسی پێشووماندایە یاداشتێکی ناردووە نووسیویەتی ئەوەی لەسەر مێزی دانوستان نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامیدا دەیبینین
سێشتە. دانی پرۆژێ ئەتۆمی بۆ ڕێگریکردن لە هێرشی خێرای ئەمریکا، دانی توانای موشکی و نیابەتیەکان بۆ ڕێگریکردن لە هێرشی ئیسرائیل، مانای ئەمەش ئەوەیە کە کۆماری ئیسلامی دەبێت هەموو ئەمڕازەکانی دەسەڵات کە لەسەر مێزی قماردانراوە تەسلیمی بە بەرامبەرەکەی بکات. تەنها شتێک کە دەستی دەکەوێت ئەوەیە کە خاوەن قمارخانەکە جارێ لێ نەدات. بەڵام لە داهاتوودا هیچ تەزمینێک نییە کە هێرشی نەکرێتە سەر. ئەمەش لە ڕاستیدا کورسەی ئەو بۆچوونەیەکە لیندزی گراهام سەناتۆری ئەمریکایی ڕۆژی 27 بەفرامبەر لە تەلاڤیڤ باسی کرد. ناوبرا وتی ڕێگای پێشڕەوی کۆماری ئیسلامی یان وتوێژ و گۆڕانی ڕژیم یان شەڕ و گۆڕانی ڕژیمە. کەوابوو ئێمە لە بەردەم دوو سناریۆداین. یەکەم سناریۆی شەڕ، لەم سناریۆیەجا بازنێ بەرتەسکی دەسەڵات ئامادەی پاشەکشە لە بەرامبەر ئەمریکادا نییە و لەسەر سیاسەتی گۆشەگیری و ڕوبەڕووبوونەوە پێداگیری دەکات. لەم حاڵەتەدا ئەگەر هێرشی نیزامی ئەمریکان یان شەڕی بە وەکاڵەت لەلایەن ئیسرائیلەوە ئەگەری ئەو شەڕەواتە لەلایەن ئیسرائیلەوە زیاتر دەبێت. کۆماری ئیسلامی کاردانەوەی دەبێت و هێرشی موشکی دەکاتە سەر کۆمەڵێک ئامانج لە ناوچەکەدا، بەڵام سەرنجام بەلەبەر شاوگرتنی هاوسەنگی هێزی واقعی لەسەر زەوی شکست دەهێنێ و ناچار دەبێت بە گوێرەی خواستی ئەمریکا ڕێکەوتنێکی سەپێنرا و واژۆ بکات. لەم پرۆسەیەدا ڕێبەرایەتی و کەسایەتیە سەرەکیەکانی ناودەسەڵات دەگۆڕدرێن. دووهەم سناریۆی سازان لە سەرەوە. بۆ ئەم سناریۆیەش بۆ خۆپاراستن لە شەڕە. ڕژیم مل دەدات بە سازان و مەرجەکانی ئەمریکا قبول دەکات، بەڵام سازانێکی لەو شێوەیە بەبێ گۆڕانکاری لە ڕێبەرایەتیدا ممکن نیە. لەم سناریۆیەجا ڕوخسارەکان دەگۆڕدرێن و دەسەڵات ڕێک دەخرێتەوە بە جۆرێکە سازشەکە لانیکەم تا ڕادەیەک لە ئاستی چاوەڕوانیە ناوخۆی و دەرەکیەکاندا بێت. لە هەردوو حاڵەتدا گۆڕانی ڕژیم مسۆگەرە، بەڵام کام گۆڕان؟ گۆڕانێک کە ئەمریکا هەوڵی بۆ دەدات یان گۆڕانێکە خەڵکی وەگیان هاتوو بۆ ئازادی و بەرابەری بۆی تێدەکۆشن. شماڵی هێڵەشنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمۆ مەوژی لەموای دوایە زەران ئەولێ پلان دیسانەوە گردە هاویم مەیڵێ بەوە سوای باوە کوژراو دەمێسکەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینا باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم دەلەرزێنێم
تنان لا بندنم همو جيان هاجنم دهاجنم من روناكي سجنم وابتا وضيم بوجر دسان من شورشي مادر السورة كي كردستان مادر السورة كي كردستان مادر السورة كي كردستان مادر السورة كي كردستان مادر السورة كي كردستان. زیاتر لە مانگێک بەسەر کۆمەڵکوژی جنایەتکارانەی جەماوەری خەڵکی ناڕازی لە شارەکانی ئێران تێدەپەڕێت. کۆمەڵگا هەروە لێوان لێو لە ڕق و بێزاری بەرامبەر بکوژانی ئازیزان و جگەرگۆشەکانیانن. لە ڕۆژەکانی 18 و 19 بەفرەمباردا یەکێک لە ترسناکترین و جنایەتکارانەترین لە پەڕەکانی مێژووی کۆماری ئیسلامی هەڵدرایەوە و بەدەیان هەزار کەس بە گولەی ڕاستەخۆی ڕژیمی کۆنەپەرستی دەسەڵاتدار خەڵتانی خوێندکران. دەیان هەزار دەست بەسەر کراون و مەترسی لە سێدارەدانیان لەسرە. ئەم ڕژێمە جنایەتکارە ناتوانێ و نابێ بەسەر ئەم ڕووداوە بە ئاسانی تێپەڕێت. ڕۆژەکانی سێشەمە و چوارشەمە 28 و 29 ڕێبەندان چ لە مەین ڕۆژی ئەم جنایەتانە بوو. لەم ڕۆژانەدا جموجۆڵێکی بەرچاو بەربڵاو لە نێو بنەماڵە و دۆستان و نزیکانی گیانبەختکردووان لە هەموو شارەکاندا دیار بوو. لە زۆر شوێن خەڵکی تووڕە لەسەر گۆڵکۆی گیانبەختکردووان کۆبوونەوە و دروشمی دژی دەسەڵاتیان بەرز کردەوە. ئەوەی وا لەم کۆبوونەوانەدا بەرچاو بوو بنەماڵە و کەسوکاری ئەو دەست بەسەرکراوانە بوون کە نیگەرانی گیانی ئازیزەکانیانن و بەتەنیانین و لە هەر شوێنێک بن ئەوان بەتەنیانین لەسەر گۆڵگۆی گیانبەختکردوانی ڕێبازی ئازادیش ئەوان کۆبوونەوە. بە یادیە و گیانبەختکردوانە سەمای ماتەمینیان کرد و چەپڵەیان لێدا. خاڵێکی زۆر گرنگیش ئەوە بوو کە خەڵکی تێکۆشەر و بنەماڵە سەربەرزەکانی گیانبەختکردوانمان لە ئامێزی خۆشەویستی خۆیان گرتن. بۆ ئەوەی ئەوان سۆز و هاوخەمی و هاوپشتی قوڵی کۆمەلگایەک لە ناخەوە هەست پێ بکەن و دەسەڵاتدارانی سەرکوزگەریش لە ئاست تووڕایی و بێزاری جەماوەردا ترسی مەرگیان لێ بنیشێت. ئەوە دوو ڕۆژە زۆر تایبەت بوو چونکە وەبیرهێنەرەوەی ڕۆژانێکن لە مێژووی حکوومەتیدا کە تەنیا بە سەرکوت و ژینایەت بەرەوڕووی جەماوەری مافخواز بووەتەوە. بەم ڕۆژانە وەبیر هەموو لایەک بمێنێتەوە با لەسەر گۆڵکۆی گیانبەختکردووان ڕسمی شکۆجار و شایستە بەڕێوە بچێت. با بە دژمنان ڕابگەینین کە ئەم کۆمەڵگایە ئەگەرشی بریندارە بەڵام پاشەکشە ناکات. با نیشان بدەین کە ئەم حکوومەتە جینایەتکارە لەم وڵاتەدا هیچ جێگایکی نییە. پێویستە لە هەر کۆڕ و کۆمەڵەیەک خوازیاری ئازادی دەستبەجێ دەست بەسەرکراوان بین و نیشان بدەین کە دەست لە ناو دەستی یەکتر و یەکگرتووانە تا کۆتایی ڕاوەستاوین. هەموو کاتێک لەگەڵ بنەماڵی گیانبەختکردوان و بنەماڵی بەندکراواندا بین بۆ ئەوەی دوژمنان بزانن کە تاوانەکانیان لەبیر ناکرێت. Steady.
پیشترین داهێنەرین ئێمە گەنج و گەوهەرین پیشترین داهێنەرین ئێمە گەنج و گەوهەرین بۆ هەموو کردار و کاڕێک خەرین ڕابەرین بۆ هەموو کردار و کاڕێک خەرین ڕابەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین دژمنان بەربادەکەین گشتی هەن ئازادەکەین دژمنان بەربادەکەین گشتی هەن ئازادەکەین بۆ جیهانی بەختیار هەڵدەرین هەڵدەرین بۆ جیهانی بەختیار هەڵدەرین هەڵدەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین 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 کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کاگە پەرویز لە یادداشتێکدا نووسیویەتی لە بیرمان نەچووەتەوە لە 40 ڕۆژی ڕابردوودا بەرپرسانی کۆماری ئیسلامی خەڵکی سەرشەقامیان ناو دەنا ئاژاوەگێڕ تیرۆریست و بەکرێگیراوی دژمن لە ناکاو لە سەروبەندی چلەمەین ڕۆژی ئەم جەنایەتەدا زمانیان گۆڕی و هەموویان بوو بە فەرزەندی شەهید مەسعود پزیشکیان لە یەکێک لە وتارەکانیدا درودی نارد بۆ گیانبەختکردوانی ڕووداوەکان و سەرخۆشی لە بنەماڵەکانیان کرد محەممەد باقر قاڵیباف سەرۆکی مەجلسی شۆرای ئیسلامی هاوکار لە وتارێکیدا بە ئاماژە بە چلەمین ڕۆژی گیانبەختکردوانی ڕووداوەکان وەک شەهیدانی ڕووزاوی فیتنەی ئیسرائیلی و ئەمریکایی ناوی بردن و وتی لە هەموو شەهیدان و بریندارانی ڕووداوە ڕێز دەگرین هەروەها وتی ئێران بە یەکپارچەیی ماتەمداری چلەمین ڕۆژی شەهیدبوونی منداڵانی خۆیەتی ئەم گۆڕانی 180 پلەی بەرپرسانی کۆماری ئیسلامی لە کاتێکدا ڕوودەدات کە مەسعود پزیشکیان مانگی پێشووتر لە یەکەم کاردانەوەیدا خۆپێشاندەرانی بە ئاژاوەگێڕ و تیرۆریست ناساند و خوازیاری بەرخۆردی بێڕاڕایی هێزامنیەتیەکان بوو. ئەم گۆڕانی زمانە چەند پرسیارێکی سەرەکی دروست دەکات کە یەکەم پرسیاریان ئەوەیە کۆماری ئیسلامی ئاگادارە کە بارودۆخەکەم مەترسیدارە و فشاری کۆمەڵایەتی ئەوەندە زیاد بووە کە ناچار بووە تا ڕادەیەک زمانی قسەکردنیان بگۆڕن. ئەم گۆڕانە نیشانەی لاوازیە نەک توانایی. دووهەم بەکارهێنانی وشەی شەهید بۆ خۆپێشاندەران لە ئەنجامی سیاسەتێکی سەرکوتگەرانە مانای ئەوەیە کە کۆماری ئیسلامی خۆی ئەوانەی کوشتووە بەڵام ئێستا لە ژێرباری ئەم جنایەتە سامنەکەدا هەست بە مەترسی دەکات. سێهەمیش ئەم گۆڕانە نیشان دەدات کە ئەندازەی کوشتنی خۆپێشاندەرەکان ئەوەندە بەرزەکە تەنانەت بەرپرسانی سیستەمەکەش ناچار بوون لە ترسی کاردانەوە کۆمەڵایەتیەکان دوای ڕەوینەوەی ئەم شۆکە بێنە دەنگ بەڵکو بە خەیاڵی خاوی خۆیان خەڵک هێوەر بکەنەوە. چوارەمیش حکوومەتە سەرڕۆکان کاتێک دەکەونە ژێر گوشارەوە زمان دەگۆڕن بەڵام سیاسەتیان ناگۆڕن. ئەم دووڕوویە کە تیرۆریستی دوێنێ دەکاتە شەهیدی ئەمڕۆ خۆی بەخۆی نیشانەی قوڵترین قەیرانی مەشروعیەتی کۆماری ئیسلامیە لە ماوەی 47 ساڵی دامەزراندنیەوە بە جۆرێکە ڕێگای دەربازبوونی بۆ خۆی نەهێشتووەتەوە.
هاوڕێ محسن لە نامەیەکدا نووسیویەتی هاوڕێیانی بەرنامەی ئێمە و بینەران سڵاوتان لەبێت. سەرچاوم کاک محسن وتوویەتی لەم ماوەیەدا لە مێدیاکانەوە ڕەزا پەهلەوی بە ئەنقەزد زۆر بەرجەستەکراوەتەوە، بەڵام بەڕاستی لە ناوخۆی ئێران وانە. ناڵێم هیچ دەنگ و ڕەنگێکیان نییە، بەڵام ئەوەندە نییە کە لە مێدیاکانەوە بەرجەستە دەکرێتەوە. وان نیشانەدەن کە گۆیە هەموو یان زۆربەی خەڵکی ئێران ئێستا دوای شۆڕەشی جاوید شا کەوتون. من خۆم لە تاران دەژیم و ئاگادارم کە زۆر کەس بە چەند هۆکار لەگەڵ ئەم ڕۆتە نین و باسی لێ دەکەن. پێم باش بۆ هۆکارانە لەگەڵ ئێوەیش باس بکەم. یەکەم هۆکار پابەند نەبوونی ئەم ڕۆتە بە ئازادی ڕادەربڕینە. ئێستا بە تایبەت لە دەرەوەی وڵات دەبینین بەرەی سەڵتەنەتخواز چۆن هێرش دەکەنە سەر نەیارانی سیاسی خۆیان. خۆ پێشاندانەکان تێک دەدەن، پەلامەر دەبەن و جنێوفرۆشی دەکەن. هەر لە ئێستاوە لە ژووری نووسنی ڕەزا پەهلەوی ڕابەری ئەم ڕۆتەوە دروشمی مەرگ بۆ ئەموو ئەو دەبیسترێت. دروشمی مەرگ بۆ نەیارانی سیاسی نەک دوژمن، واتە ڕاگەیاندنی ئاشکرای دیکتاتۆری و پێشێلکردنی ڕوونی ئازادی سیاسیە. دووهەم هۆکاری دژایەتیم بریتیە لە پابەند نەبوونی ئەم ڕۆتە بە ئازادی و مافیژن لە داهاتوو ئێراندا. قسە لەسەر تەنیا ئازادی جلوبەرگ نییە، قسە لە جێگە و پێگەیشن لە سیستەمی ئیدارەی کۆمەڵگایە. دروشمی جاوید شا هێمای حکوومەتێکی پیاوسالارە. حکوومەتی باوک بۆ کوڕ و حکوومەتی پیاوانی یەکنەچەوە ڕەوتەکەش بە توندی پیاوسالارە. هەر لە ئێستاوە ڕایانگەیاندووەکە فێمینیزم بە هەڕەشە دەزانن. جیا لەمانە بێهۆ نییە کە دروشمی ژن ژیان ئازادیان وەلانەوە و بە دژی ڕەوتەکەی خۆیانی دەزانن. سێم هۆکاری دژایەتیم لەگەڵ ئەم ڕەوتە پابەند نەبوونی بە دادپەروەری کۆمەڵایەتیە. من پێم وایە دادپەروەری کۆمەڵایەتی لە دادپەروەری بە نیسبەت هێزی کار و زەحمەتکێشی هەر کۆمەڵگایەوە دەست پێ دەکات. هەر کۆمەڵگایەک هێزی کرێکارەکەی هەرزان فرۆشت، دادپەروەری لەوێوە دەڕوخێ. بۆیە باوەڕم وایە دوو ئەلمنت لە مێژووی هاوچەرخی ئێراندا ناتوانن دادپەروەری کۆمەڵایەتی نوێنایەتی بکەن. یەکێکیان مەلایە و ئەوەی تریشیان پاشە. بۆچی؟ زۆر ئاسانە، چونکە ئەم دوو ئەلیمنتە کار ناکەن و نانی مەفتەخۆن. بە باوەڕی من بەردی بناغی دروستکردنی دادپەروەریەکی کۆمەڵایەتی لە ئێران کە ئاسایشی ژیان و خۆشگوزەرانی ئابووری دابین دەکات ئەوەیە کە کەس یان کەسانێک لە دەسەڵاتی سیاسیدا بن کە واتای زەحمەتکێش و کارکردن بزانن. ئێستا نزیکەی نیو سەدەیە مەلا لە حاکمیەتدایەکە سمبۆلی سیاسەتی مفتەخۆری و تاڵانکردنی سامانی وڵاتە. لە سیستەمی پاشاییشدا هەروەها ئەمانە ئێش و ئازاری ماندووبوون و ئارەقڕشتن بۆ بەدەستێنانی پاروەنانێک نازانن، چونکە مفت خواردویانە و مفت ژیاون. بۆیە بە بڕوای من بۆ دابینکردنی دادپەروەری ئابووری لە ئێران یەکەم هەنگاو خەلاسبوونە لەم دوو سمبۆلە تاڵانکاریە لە مێژووی هاوچەرخدا. چوارەم هۆکاری دژایەتیشم لەگەڵ ڕەوتی سەڵتەنەت سیمای خۆبەزلزان و دیکتاتۆرانەی ئەم بەدیلە سیاسیەیە. لە ڕوانگەی منەوە ڕابەری تاکەکەسی ئێستا بە دیکتاتۆری دادەنرێت. کۆمەڵگە ئێران فرەچەشنە. ڕەزا پەهلەوی لەکوێوە دەنگی وەرگرتووە کە خۆی لە کۆنفرانسی ڕۆژنەماوەنیدا کردووە بە ڕابەری شۆڕەشی ئەم دوایە. بەگشتی چۆن ناوی ئەم شۆڕشە بوو بە ڕزگاری بەخشی نیشتمانی. ڕەزا پەهلەوی لە کۆنفرانسی ڕۆژنەماوەنی ئەم دوایەدا کە ڕۆژنامەنووسێکی ئینگلیزی زمان پێی وت باوکت دیکتاتۆر بوو، مرۆڤی ئادام دەکرد و زیندانی سیاسی هەبوو، لەم بارەیەوە چی ئەڵێت؟ ئایا دەیەوێت هەمان دیکتاتۆریەتی زیندوو بکاتەوە؟ لە بری وەڵامدانەوە ڕەزا پەهلەوی وتی بە باسی داهاتوو بکەین، واتە ڕابردوو بەجێ بهێڵە، یعنی تکرار دەبێتەوە. من پێم وایە ئەگەر لایەنگرانی پەهلەوی لەم کۆنفرانسەدا بوونایە حتمەن ئەم ڕۆژنامەنووسەیان دەدایە بەر ئەزیەت و ئازار. ڕەزا پەهلەوی لە دەفتەرچەی دەورەی گوزاردا نووسیویەتی ئەو ڕۆژەی بگاتە دەسەڵات دیکتاتۆرێکی تەواو بە ناوی دەورەی گوزار دابین دەکات. ئەو وتوویەتی لە ڕۆژی یەکەمەوە سەرۆکی هەر سێ دەسەڵاتەکە لە حاکمیەتدان، واتە لە ئێستاوە لە خامنەیی دەسەڵاتی زیاتری هەیە. دواتریش هەر لە ئێستاوە بڕیاری داوە کە دەستبەجێ لە 20 شاری ئێراندا حکوومەتی نیزامی ڕابگەنێت. لە باقی شارەکانیشدا قەدەغەی هاتوچوو دادەنێت تاکو و کەسی تر نەتوانێت ناڕزایەتی دەرببڕێت. پرسیارم ئەوەیە،
بۆچی خەڵک شۆڕش دەکەن؟ ئەگەر قەرارە وەلایەتی فەقێمان هەبێت کە فەرماندەی گشتی هێزەکانە بۆچی هەزی نەبدەین؟ کاک موحسن باسی پەنجەم هۆکاری ئەکات نەبوونی متمانەی سیاسی و کۆمەڵایەتی بە کەسایەتی تاکە کەسی ڕەزا پەهلەویە. چاو لێ بکەن خاتوو مێرکل نوێنەری حەزبی پارێزگاری ئەڵمانیا بوو. من ڕەخنەم لە زۆرێک لە سیاسەتەکانی هەبوو بەڵام جێ متمانە بوو. سیاسەتوانێکی متمانە پێکرا بوو. ڕەزا پەهلەوی جارێک دەڵێت من 50,000 کەس هێزی گاردی جاویدانم هەیە. ئێستا دەرکەوت درۆی گوتووە. بەرپرسیارەتی سیاسیشی نییە تا لە بەردەم کۆمەڵگادا تەکلیفی ئەو درۆیە گوتوویە ڕوونی بکاتەوە. جارێکی تر وتی بڕۆن ناڕزایەتی دەرببڕن ترامپ یارمەتیدان نەدات. تەنانەت ئەگەر گەنجێکی خۆشباوەڕ بەم هۆیەوە چوو بێتە سەرشەقام و کوژرا بێت ئەو بەرپرسیارە. بەگشتی خۆی لەو دارەتە نەدا کە بەڵێنی درۆی بە خەڵکداوە. مانگێک لە یارمەتیدانی ترامپ تێپەڕی. ڕەزا پەهلەوی وەک منداڵێکی سەرگەردان لەم ناوەڕاستەدا دەسوڕێتەوە. ئەلبەت ئەوە بڵێ من کۆماری ئیسلامی بە تاوانباری سەرەکی ئەم قەتڵ و عامە دەزانم بەڵام لە هەمان کادا ڕەزا پەهلەویش بەرپرسیارە. ئەمانە و زۆر هۆکاری تر بووەتە هۆی ئەوەی کە لە ناوخۆی ئێراندا بە گومانێکی زۆرەوە سەری ئەمڕۆتە بکرێت. بۆیە پێم وایە ئەوەی لە مێدیەکانی دەرەوەی وڵاتدا باز دەکرێت لە ناوخۆدا ڕنگدانەوەیەکی ئۆتۆی نییە. سەرهڵدان ژیانە، بەرخۆدان ژیانە. سەرهڵدان سەری گیان هەی بەرخۆدان ناوازیندان. سەرهڵدان سەری گیان هەی بەرخۆدان ناوازیندان. دەنگی خۆرتا خوشتی من هەلە دەنگی کچین دلۆڤان. دەنگی خۆرتا خوشتی من هەلە دەنگی کچین دلۆڤان. هەی سەرهڵدان بەرخۆدان سەرهڵدان ژیانە هەی هەی بەرخۆدان ژیانە. ڕەوەستانە کاریمەیە پێش بەچوون ئەرمانجامەیە. ڕەوەستانە کاریمەیە هەی پێش بەچوون ئەرمانجامەیە. کوردستان لێ هێڤیامەیە هەی چاوێ وێ لێ ڕێچامەیە. کوردستان لێ هێڤیامەیە هەی چاوێ وێ لێ ڕێچامەیە. دەبێ سەرهڵدان بەرخۆدان سەرهڵدان ژیانە هەی هەی بەرخۆدان ژیانە. کارکرش کارستانی یه خوندوانج دبستانی. دنگ کارکرش کارستانی یه خوندوانج دبستانی. دنگ پشمرگش قادتی دنگ شهیدش گورستانی. دنگ پشمرگش قادتی دنگ شهیدش گورستانی. دبی سرهڵدان بەرخۆدان سەرهڵدان ژیانە هەی هەی بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە بەرخۆدان ژیانە. سەرهڵدان ژیانە. کاگ فایق لە یادداشتێکدا نووسیبیەتی بەکارهێنانی کوشتاری بە کۆمەڵ بۆ پاراستنی سیستەم وەک ئەوەی لە بەفرامبەری ئەمساڵدا ڕوویدا تاکتێکێکی مەترسیدارە. ئەو سیستەمە سیاسیانەی ناو دەسەڵات کە پەنا بۆ ئەم تاکتیکە دەبن کەمتر توانیویانە دوای کوشتاری بەرفراوانی خەڵکەکەیان بگەڕێنەوە ژیانی ئاسایی. لەوانەیە چین دوای کوشتاری ساڵی 1989 تاکە نمونە بێت کە کوشتاری کرد بەڵام حکوومەت لە کۆتاییدا توانی زاڵ بێت بەسەر
دەرەنجامە قورسەکانی کوشتاردا. بەڵام کوشتاری دەرعا لە سووریا، کوشتاری بەنغازی لە لیبیا، کوشتاری تیمی شواریە لە ڕۆمانیا، کوشتاری دژبەرەکان لە حکوومەتی پێنوشە و جەنگی پیس لە ئەرژەنتین لە جەیەکانی 1970دا نمونەن بۆ سەلماندنی ئەم ڕاستیەکە زۆربەیان نەیانتوانیوە لە دەرەنجامی ئەم کوشتارە ڕزگاریان بێت. کوشتاری بەرفراوانی خەڵک تەنانەت ئەگەریش ببێتە هۆی مانەوەی کاتی حکوومەت، بەڵام لە کورتماوەدا تووشی قەیرانی هەمیشەی و سەرنجام کۆچایی ژیانی ئاساییە و سیستەمە سیاسیەیە. ئێستا کۆماری ئیسلامی دۆخێکی بەبەراورد لەگەڵ مێژووی 47 ساڵەی خۆی لە دۆخێکی ئاڵۆزتردایە. ئەم سیستەمە پێش کوشتاری بەفرامباری 1404یش لە ژیانی یاسایی بەجێ مابوو دەکرێت بوترێت ڕووداوەکانی چەند هەفتەی ڕابردوو ڕادەی دۆخە ئاڵۆزەکەی کۆماری ئیسلامی بە چەند قات خێراتر کرد. ڕژێمە سیاسیەکان دوای کوشتار چەند کارێکی گرنگیان لە بەردەمدایە. دەبێت هەوڵ بدەن خۆیان و هێزە سەرکوزگەرەکانیان ڕێک بخەنەوە. دژبەرەکانیان تا ئەوەندەی دەکرێت لاواز و پەرتەوازە بکەن. بە وردی هۆکارەکانی ناڕزایەتی بخوێنەوە و بە ئەندازیاریکردنی کۆمەڵایەتی ڕێگاکانی ڕووزانی خۆپێشاندانی هاوشێوە دابخەن. لێرەدا ناکۆکی بنەڕەتی زۆر هەیە. ڕژێمێکە نەیتوانیوە ڕوودانی خۆپێشاندانێکی گەورە پێشبینی بکات، چونکە دوای کوشتارێکی کوێرانەی خۆپێشاندەران لە ناکۆ ئەوەندە ژیر و بەتوانە دەبێت کە بتوانێت پرۆژەی گەورەی ڕێخستنەوە و پتەوکردن بە سەرکەوتبووی جێبەجێ بکات. بۆیە بە بڕوای من هەر وەک مێژوو نیشان داوە سیستەمە سیاسیەکان لە قۆناغی توای کوشتاری بە کۆمەڵ دەشنە ناو سەردەمی ژیان و مانەوەیەکی تێکەڵاو لەگەڵ قەیران. بەڵام ڕابەری کۆماری ئیسلامی و سیستەمەکەی تەنها کێشیان ئەمە نیە کە چی بکەن لەگەڵ ئەم ناکۆکیە بنەڕەتیە. شکستی استراتیژی ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە چەند ساڵی ڕابردوودا بووە هۆی ئەوەی دوژمنە دەرەکیەکانیش بە پەرۆژ بن بۆ ڕۆیشتن و نەمانی. بەڕێوەبردنی کۆمەلگا دوای کوشتار خۆی پرۆژێکی گەورە و پڕگرفتە کە کۆماری ئیسلامی زەرفەتی ئەوەی نییە بتوانێت لێ دەرباز بێت. بەڵام لێرەدا هەڕەشەی شەڕ و پەلامار لەوانەیە زەرفەتی کۆماری ئیسلامی بۆ ڕوبەڕەبوونەوە لەگەڵ کۆمەلگا بباتە سەرەوە. بۆیە من و زۆر کەس لامان وایە کە شەڕ مەجای زۆرتر بۆ کۆماری ئیسلامی دەڕەخسێنێ و لەو کێشە بنەڕەتیە دەربازیەکات. شونالان روجم رو مهاب پجاری نیستوانم شوان شونالان روجم رو مهاب پجاری نیستوانم آمن یادم هاور و خود بم بیان و نظری ولاتی جوانم آمن یادم هاور و خود بم بیان و نظری ولاتی جوانم نیستمان لخمه آگرم دای لخصا وما تما آگرم دای جانبی ملحرم آگرم دای جانبی ملحرم آگرم دای نیشتمان لخمه آگرم دای لخصا وما تما آگرم دای جانبی ملحرم آگرم دای جانبی ملحرم آگرم دای جان پر لجان جان و بیساریش بارکو لیلا خم حال شانم جان پر لجان جان و بیساریش بارکو لیلا خم حال شانم گتیل من زمدار کریل من شودین پر لافودا خجیانم گتیل من زمدار کریل من شودین پر لافودا خجیانم نیکای خوش و تار آگرم دای جینای کردوار آگرم دای
سری نای نزدارا گرندای سری نای نزدارا گرندای داڵەگ ستار ئاگرمدای کەیوانووی هەژار ئاگرمدای نەوید وە پایدارە گرمدای نەوید وە پایدارە گرمدای ئەگەر دڵسزیای مەگەر ژانەژین ئەوینە ئێمە نیشتمانە ئەگەر دڵسزیای مەگەر ژانەژین ئەوینە ئێمە نیشتمانە بیفریا ڕەسیش و ئاوات ڕەسیم ڕزگار بوون لایەق گشتمانە بیفریا ڕەسیش و ئاوات ڕەسیم ڕزگار بوون بانان گشتمانە آخر جەمە بود ئێ بەساتە دوای شەوسیە ڕۆژ هەڵاتە قەزای ئەو پیشمەرگەی وڵاتە قەزای ئەو پیشمەرگەی وڵاتە ئاخ ئاگرم دای ئاگرم دای یادە و ئەمان ئاگرم دای ڕێگەی داڵاهوو لە وەرم نای ڕێگەی داڵاهوو لە وەرم نای ئاگرم دای ئاگرم دای هاوڕێ نووشین لە نووسراوەیەکدا جەخت دەخاتە سەر ڕۆڵی خەڵکی کوردستان و نووسیویەتی ڕۆڵی خەڵکی کوردستان ئەم جارە بە تەواوی جیاواز بوو لەو ڕۆڵە پێشەنگەیکە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا هەیەیان بوو. بە بڕوای من سێ هۆکاری زۆر گرنگ هەیە کە ئەم جارە کوردستان ئەم ڕۆڵەی نەگێڕا. یەکەم لەم ئاخێزەدا لە سەرانسەری کوردستان کەس نەچوە ژێر ئاڵای بەرەی سەڵتەنەتخوازی. ئێستا کەس ناتوانێت یەک ڤیدۆ بدۆزێتەوە کە تەنانەت بە دەستکاری ژیری دەستکردیش کە لە کوردستان دروشمێک بۆ پشتیوانی لەم بەرەیە وترابێ. ئەو کات پرسیار ئەوەیە کە بۆچی وابوو. خەڵکی زۆر شوێنی تری ئێران ئەوەندە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی وەچەنگ هاتوون گوتیان هەرچی دەبێت بابێت تەنها ئەمانە بڕۆن. دواتریش گۆیە هەڵبژاردن دەبێت. ئەم بۆچوونە کە دەکرێت بڵێن نە لە دۆستایەتی عەلی بەڵکو لە بۆغزی عومەر بووە هۆی ئەوەی ژمارەیەک لە خەڵک لە پشت ئاسۆی سەڵتەنەتخوازی و بە دروشمی پشتیوانی لەوان بێنە سەرچەقام. بەڵام بە دوو هۆکار لە کوردستان ئەم تێزە یان بۆچوونە کاری نەکرد. یەکەم ئەوەی کە خەڵکی کوردستان گوتاری جارێ ئەمانە بڕۆن و دوایی خوا گەورەیە لە 57دا بینیان و تەقییان کردەوە. لە ئاکامی ئەم گوتارە کوردستان یەکەم شوێن بوو کە دەستبەجێ دوای سڕینەوەی دەسەڵاتی پاشایەتی لە زەوی و ئاسمانەوە هێرشکرایە سەری و بمباران کرا. 24 ڕۆژ سنە دژی دەسەڵاتی تازە لە شەڕدا بوو تەنها لەبەر ئەوەی دەیانگوت ئێستا کە دەسەڵاتی پاشایەتی نەماوە ماف و کەرامەتی ئێمە دەبێت بسەلمێنرێت. هەر لەو کاتەوە بۆیە کوردستان ئەو بۆچوونە کە دواتریش خوا گەورەیەی دەناساند. لە هاردیسکی یادگەی خۆیدا تۆماری کردووە کە کاتێک لە سەرەتاوە وریانە بێت دواترێک لە کاردانیە و هەموو ئاوات و ئارەزوەکان لەناو دەچێت. بە تایبەت بەناسینی ناوڕۆکی بەرنامە و پلانی ڕەوتی پاشایەتی حازر نییە بۆ کاتێکیش ڕێگا بدات ئەم ڕەوتە لە کوردستان جێگە و شوێن پیا بکات. دووهەم هەر بەم بیرکردنەوە ڕەوتی پاشایەتی بۆ خەڵکی کوردستان تەجەسۆمی خۆسەپێنی و شۆڤێنیزمە. تازە ئەگەر پاشخانی ئەم ڕەوتە لە سەرکوتی خەڵکی کورد لە بەرچاو نەگرین هەر ئێستا ڕەزا پەهلەوی 200 لاپەڕە دەفتەرچەی نووسیوە بۆ دەسەڵاتی خۆی کە بە ئاشکرا و بەڕوونی دەڵێن حکوومەتی کاتی حکوومەتێکی بەتوندی ناوەندگرایە، یعنی خراپتر لە جۆڵانی لە سووریا و خراپتر لەو سیستمەی ئێستا. سەرۆکی حکوومەتی کاتی کە هەر لە ئێستاوە دیاریکراوە کە ڕەزا پەهلەویە لە هەمان کاتدا سەرۆکی سێ دەسەڵاتە کەسەکانیشی پێشوەختە دیاری کردووە. ئەم ناوەندگەراییە واتە بەرزکردنەوەی هێزی سەرکوت. هیچ قسەیەک لەم دەفتەرچەی دەورەی گوزار لەسەر لابردنی ستەمی نەچەوەیی بۆ خەڵک و لەوانەش خەڵکی کوردستان نییە. ئەمە لە کاتێکدایە کە خەڵکی کوردستان ئێستا زۆر ئاگادارترن و حەزبین. بەم ئاسانیە ناکرێت کوردستان فری و بدرێت. بزوستنەوەی چەپ و ڕەخنەگر لە کوردستان هێزی هەیە، ناچێتە ژێرباری داهاتوویەکی نادیار و هیچ نمونەیەکی دیکە لە خۆسەپاندن.
جا بە هەر ناوێکەوە بێت، ئەویش بە فێڵی ئینشاڵڵا دوای چاک دەبێت. ئەگەر قەرارە دوای چاک بێت پێویستە هەر ئەمڕۆ نیشانەی چاکبوونی دۆخەکە ببیندرێت و هەستی پێ بکرێت، کەچی پێچەوانەکەی خەریکی دەبینین. لەم بارەوە مێژوو ئەزمون زۆر لە کوردستاندا هەیە. لە شۆڕشی ژن ژیانازادی لە بیرمانە مێدیا وابەستەکان و بەگشتی بزوستنەوەی سەڵتەنەتخوازی دەستیان کرد بە دژایەتی خەڵکی کوردستان و هاوڕابوون لەگەڵ کۆماری ئیسلامی لە جودایی خواز ناولێنانی خەڵکی کوردستان. بیانودان بە سەرکۆت لە دەرەوەی وڵات لە چەندین خۆپێشانداندا دروشمی مەرگ بۆ کوردستانیاندا. ئەمانە بابەتگەلێک نین کە بکرێت بە ئاسانی لێ تێبەپەڕیت. بە بڕوای من نەچوونی کوردستان بۆ ژێر ئاڵای سەڵتەنەتخواز ئەستێرێکی درەوشاوەیە لە ئاسۆی سیاسی ئێراندا. دیارە لە زۆر شوێنی تر خەڵک لەگەڵ ئەو ئاسۆیەدا نەچوون، بەڵام لە کوردستان بە تێکڕایی نەچوون. سێهەم هۆکار ئەوەیەکە دەنگێکی بەهێز لە کوردستان نابیستێت کە لەبەر ترامپ و نەتانیاهو بپاڕێتەوە. لە زاری خەڵکی کوردستانەوە ئاسۆیکی وان نابیسترێ یان دەتوانین بڵین ئەگەریش هەبێ زۆر کەمە. لێرەش بە بڕوای من دەردەکەوێت کە ئاسۆی چاودێری و ڕەفسار و کردەوەی خەڵکی کوردستان چەپە، بەڵام بۆچی خەڵکی کوردستان دەست بۆ دامانی هێرشی سەربازی نابن؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەو تیۆریای کە بە پێشوازی هێرشی سەربازیەوە دەچێت لە کوردستان یان هەربوونی نییە یان هەروەک لەسەرەوە باسمان کرد زۆر لاوازە. چونکە لە شوێنەکانی تر ئەگەر بە خەڵک وتراوە کە تۆ لاوازیت، تۆ هیچ کارێک ناتوانیت بکەیت، تۆ توانات نییە، بابایەکی گەورەت پێویستە دەبێت یەکێک ژێرباڵت بگرێت لەسەرەوە هێرش بکات، بەڵام ئەم بۆچوونە لە کوردستان کار ناکە. خەڵکی کوردستان بەگشتی دەزانێت کە دەتوانێ و هەم توانیویەتی لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا نیشانیشی داوە کە زۆر ساڵیشی بەتەنیا لە سەنگەری بەرخۆرداندا بووە لە بەرامبەر دەسەڵاتی خوێنڕێژی کۆماری ئیسلامی. خەڵکی کوردستان دەزانێت کە دەتوانێ و ئەمەی چەندان جار و نیشان داوە. لە هەمان کاتدا خاڵی گرنگ ئەوەیە کە خەڵکی کوردستان زۆرترین هاوپشتی و هاوشەڕە نووسیان لەگەڵ سەرانسەری ئێراندا هەیە. لە شۆڕشی ژن ژیانازادیدا نەیانهێشت نەژادپەرستی بەسەر هاوپشتی سەراسەریدا زاڵ بێت. تەنانەت لە سەڵتەنەتخوازیش دوورکەوتنەوە. خەڵکی کوردستان تێگەیشتوون پرۆژەی ڕەزا پەهلەوی هەم لە ڕووی سیاسیەوە و هەم عەمەڵیەوە مەترسیدارە. ئەم تاوانەیە کە ئەمڕۆ لە ئێران ڕوویدا دۆخی 47 ساڵەی خەڵکی کوردستانە. 47 ساڵە کوردستان تێچووی قورس دەدات بۆ نەخێروتن بە کۆماری ئیسلامی. نزیکەی 40 ساڵ لە بەرگری چەکدارانە دژی سیستەم تێدەپەڕێت. هێشتا چالاکوانانی ژینگە لە سنە و مەریوان دەگرن لە پەروەندەکەی دەنووسن بە چەکدارانە دەیویست دارستان بپارێزێت و یارمەتی ئاژەڵان بدات، دواتری ژادامی دەکەن. دیارە کەسێک کە لە پشتەوە ڕاوەستاوە کەمتر زەربە دەبینێ، کەسێک کە لە پێشەوە ڕاوەستاوە زۆرترین زیانەکان دەبینێت. کوردستان 47 ساڵە لە سەنگەری پێشەوەی هێرش بۆ سەر سیستەمی ئیسلامی ڕاوەستاوە و ئەگەر پڕۆپاگەندای دەستەڕاستی دژی خەڵکی کوردستان نەبووایە، لە زۆر شوێنی تری ئێران زۆر جار قوتبنەمای خەباتی خۆیان ڕوو لە کوردستان دەکرد. هاوڕێنووشینە لە درێژەی نامەکەیدا نووسیویەتی ئەمەوەی بڵێم کوردستان قۆم و تایفە نییە، ملەتێکی سەربەرز و خاوەن ئەزمونێکی بەنرخەکە بڕیاری داوە دژ بە سوکایەتی و بێمافی ڕاپەڕێ. هەر بۆیە بە دروست دەوترێ کوردستان گۆڕستانی فاشیستان و گۆڕستانی ئیسلامی سیاسیەکە لەسەر بنەمای سوکایەتی و بێمافی خەڵکی کوردستان بنیادراوە. کوردستان یەکەم سەنگەری خەباتی ڕادیکاڵە دژی سیستەمی ئیسلامی. دەریایەک ئەزمون لەوێ بوونی هەیە. خەڵک مافیان هەیە نیگەران بن لە سەرکوتکردنی وەحشیانە و میلیتاریزەکردنی هەر دەسەڵاتێکی خۆسەپێنەر، چ شابێ و چ شێخ. هەخیانە بۆ پاراستنی ماتریاڵی مرۆیی خۆیان تێبکۆشن و ئاگایانە وشیارانە هەنگاو بنێ و بە ئاسانی هیچ ئاسۆیەک جگە لە ئاسۆی ئازادی و بەرابەری و ئاسۆی ڕزگاری و سەربەرزی قبوڵ نەکەن. خاک این گندم تو خیابونه، خوشه خشم من و تو تشنه بارونه. حق ما کم نیست، زانوی غم نیست، قلب ما که دور از هم نیست.
با هم همه تنها بلا چاو بلا چاو بلا چاو 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 میپریم از خواب یه شب مهتاب ما که بیداریم تا فردا آخرش زنجیر ظلم عالمگیر میشکنه با دستای ما. نامێکی پیرۆزباییمان بەدەست گەیشتووە کە نووسیبێتی هاوڕێیانی عزیزی بەرنامەی ئێمە بینەران سڵاوێکی گەرمتان پێشکەش سەرچاوم. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەتان پیرۆز پێدەڵێنی و دەستان بە گەرمی دەگۆشی. لە ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵەدا ڕۆژی ڕێزگرتن لە یادی هاوڕێ حەمەحسەین کەریمی کە ڕۆژی گیانبەختکردنی ئەو ڕابەرە شۆڕژگەر و تێکۆشەرە وەک ڕۆژی کۆمەڵە دیاریکرا. کۆمەڵە بوو بە ڕێکخراوێکی کۆمەڵایەتی، بوو بە ڕەمزی ئازادی و یەکسانی، بوو بە داکۆکیکاری مافەکانی ژنان و کرێکاران و لاوان. کۆمەڵە بەهۆی تایبەتمەندیە ناوازەکانیەوە زۆر زوو بوو بە ڕێکخراوێکی خۆشەویست و جێ متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمە کۆمەڵێک لە لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان بە بۆنێ ئەو ڕۆژە مێژوویەوە پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی سەرجەم کرێکاران و زەحمەتکێشان خەڵکی خەباتکاری کوردستان و هەموو بنەماڵی گیانبەختکردووان بە تایبەت بنەماڵی گیانبەختکردوانی بەفرامبەر یەمساڵ، هەروەها بنەماڵەی خۆڕاگری زیندانیانی سیاسی، هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین لە کار و تێکۆشانی ماندووی نەناسانەیان. بژی کۆمەڵە، بژی حەزبی کۆمۆنیستی ئێران، کۆمەڵێک لە لایەنگران و هەڵسوڕاوانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بۆکان ڕێبەندانی 1404 هەتاوی. لەو پەڕی بێهیواییدا من هیوای هەستانەوە و من وزە و ڕێی خۆشانم گوێڕادێرە من کۆمەڵەم. من سەهۆڵبەندانی ڕێبەندانم تواندەوە و هەموو قوش بنێشیەم خاکەم کردووەتە گوڵە نێرگز و هیوای ژیانەوەم کردووە بە گیانی سروشدا. من داری هەزار ڕیشەم و ڕەگم ڕۆچووەتە نێوەم خاکە و هەموو قوش بنێشیەم کوردستانم لە خۆ گرتووە و بە هیچ زریان و ڕەشەبایەک لە بن نایم. من هەڵقوڵاو لە ناخی ئەم خەڵکەوەم من کۆمەڵەم. من هاوشانی داپیرەی پێشکۆمەوە بوو مامەیش دەست قەڵەشیوم و هەموو هەنگاوێکم بۆ ساڕێژکردنەوەی برینەکان و هیوا بە دوا ڕۆژێکی گەشە. من دەنجی هەژار و جووتیاری ئارەق لە نێو چاوان ئاژین بۆی کوردستان و ڕێنیشان دەری ڕزگاری من فوئادم. من بە کۆڵە پشتیەکەی کۆڵمەوە ساڕێژکەرەوەی ژان و ئازاری برینی بێبەشانیان خاکەم و موژدەدەری هەستانەوەی سەر لە نوێ من جعفەرم. من یەکەم پێش قەراوڵی لە گۆڕناڵی زنجیری ساواک و دار و کەلەپچەی دەستی شۆڕە سوارانی ئەو سەردەمم. من حەمەحسێنم من کۆمەڵەم. من زمانی ئاگرینی شۆڕشم. من لە قاو دەری کڕنووش و دەنجی ڕەسا و دژی چۆکدادانم من سدیقم.
من گردان شار سوارانی شارزای سنگر و قالبوی ژیانی شار و شاخم من لولی کنجی گرهاویشی دستی به هزی پیشمرگم ناسنامه من ربازی سوری رزگاریا من کمالام من دنجی رسای شقامو بگجدا چوی تاریکی و مجد بخشی سلای آزادیم من کمالام ایر دنگو ایر رنجی کمالیا بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆسایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سوپاس کەسا کوێستا بینەرمان بوون بۆ هەرچی زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕۆ بۆچوونەکانتان بۆمان بەس بکەن جارێکی تر سپاس و ماڵاوە